نەورۆز جێژنی نەتەوایەتی و کولتوری و ڕەسەنایەتیە و لە هەموو دنیادا ئەو ڕێز لەو کولتورە ئەگرێت، ڕێز لەو یاسا و لەو فەرهەنگی نەورۆزە ئەگرێت، تایبەت ئێرەش کە زۆر کوردانەترە و خەڵکێکی باش لە هەر چوار پارچە کورسانەوە پێشوازیان کردووە لەو نۆرۆزە و ئێمەش بە خۆشحاڵیەوە لە ڕۆژهەڵاتەوە بەشداریمان کردووە وەکو هونەرمەند لێرە حازر بووین. ئەیناڵێم لە ساڵانی پێشوو تا ئێستا وەکو باوێک وەکو عادەتێک کە وەکو ئەرکێک زانیانە کورد لە ڕۆژهەڵات تایبەتەن ئەو چالاکی و ئامادەبوونیان بۆ جێژنی نۆرۆز لە هەموو ساڵێک بە پێشوازیتر و بەربڵاوتر بوو لە هەموو شارەکانە لە ورمێ لە کرماشان لە ئیلام لە سنە لە بۆکان سەقز مەهاباد ئەوە جێگای دڵخۆشیە لەبەرەوەی کە ئێمە هەست بەواکەین هێشتا کولتور نەتەوایەتی و ڕەسەنایەتیمان ماوە و هێشتا کۆبوونەوەی خەڵک لەلای یەک وەشایی و خۆشیەکانیان هێشتا ماوە و چه گرنگتر لە جێژنی نۆرۆز. زۆر باشە ئێستادا لە ڕۆژهەڵاتە ینی ژنان و پیاوان هەردووکیان نتوانن بەشداری بکەن بە ینی بەبێ بربەست و لەمپەرەوە زۆر باشە و ژنانی هونەرمەندیش توانیویانە هەروەها بەشداری جەژنەکانیان بکەن. شورش بانی نوروز 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 گرد فریادی لانی نوروز نوروز به هیزا شورش بانی نوروز 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 هیدل لدست کنگلو صابینه کن پیروز جز لدست کنگلو صابینه کن پیروز ومن هەر بە تایبەتی زۆر حەزم لە نەورۆزە شتێکی زۆر خۆشیشە ئەتوانین بڵین شتێکی بە تایبەتی ئەبێ احتیفالێکی جوانیش بۆ بکەین. من دەمێکە نەهاتوم بۆ خەندیل ئەمە 30 ساڵە بەس لە 2015 نەهاتوم بۆ ئێرە ئەمە ئێستا 2025 ینی بڵین چەند ساڵێکە ینی ئێستا زۆر خۆشە زۆر بەلامەوە زۆر شتێکی خۆشە دڵم خۆشە ئەگەر دایمەن بێم بۆ قەندیل زۆر شتێکی خۆشە زۆر منتیقەیەکی بە تایبەتیە زۆر حەزم بەم شتانەیە ئێمە ئیمرە هاتوین بۆ ئێرە دانیشتوین نازانم شتێکی تر ئەگەر احتیفالێک هەیە ڕووین بۆ احتیفالەکە ڕەقسەکەین گۆڕانی هەیە زۆر شتێکی خۆشە. ئامادەکاریم کردو چاوەڕی ئەو ڕۆژە بووم کە ئەو ڕۆژ جەژنی نەورۆزە و دڵمان زۆر خۆشە جەوەکی باراناویە بەڵام زۆر خۆشە بڕیارەکەماندا بوو هەر لە سەرەتا بڕیاری نەورۆزماندا هەموو ساڵە بەشدار بووینە بەس نەورۆزی پار نەبێ نەهاتوون دەنا هەموو ساڵە هاتین بۆ جەژنی نەورۆز جۆش و خرۆشێکی زۆری پێوە دیارە زۆر خۆشە زۆر دڵم خۆشە سەرەتا هاتم کردم لەوانەیە چۆڵ بێ کەسی لێ نەبێ باراناوی بێ بەڵام کە خەڵکەکەم دیت زۆر دڵخۆش بووم. پەیامی ڕێبەر ئاپۆ زۆر پەیامێکی جوان بوو گەلی کورد هەموو کاتێک ئاشتی ویست و ئاشتی خواست بووە پەیامێکی زۆر خۆش بوو هەموو دڵخۆش بووین بەو پەیامی سەرۆگاپۆ. جەژنی پیرۆزش لە سەرۆگاپۆ دەکەم جەژنی نەورۆز پیرۆز بوو لە سەرۆگاپۆ لە ساڵێ بۆ سەری ساڵی تازە
و بۆ ساڵی نوێ بەشداری و مەراسمە دەکەین زۆرمان پێخۆشە و پێمان خۆش بلێرە بەشدار بین لەگەڵ خەڵک کۆ دەبینەوە لە هەموو لە ڕۆژاوە ڕۆژاڵات باکوور باشوور لە ڕۆژهەڵاتەوە هاتوون بۆ مەراسمە مەراسمەی و هەموو ساڵێ دێن بۆ مەراسمەی کە لە بناری قەندیل بەرگوزار دەبێ و هەموو ساڵێ جێوێکی خۆش وەردەگرین لێرە بۆ ساڵی تازە ساڵی نوێ و لێرەشکە هەموو کۆ دەبینەوە یەکرا دەبین لەو شارە لە ڕۆژهەڵاتەوە ڕۆژاواوە باکوور باشوور هەموو لە یەکتر خڕدەبین و بەیەکەوە ساڵی نوێ پیرۆز دەکەین زۆر خۆشە ئەو یەکگرتنە کە هەموو لێرە کۆ دەبینەوە ئەوە دەنوێنێت کە سەرۆک ئەپۆ ئەو ئاشتی پێخۆشە پێخۆشە هەموو هەر چوار پارچەی کوردستانیەک بگرێ و لێک خڕبێتەوە ئەو نەورۆزە بۆ ئێمە ئەوە دەنوێنێ ژنان واقعەن هەموو بە هێزێکی قەوێەوە بە لە شادیوە هاتوون بەشداری و مەراسمەیان کردو هەموو زۆر خۆشحاڵن خۆیان جوان کردووە خۆیان ڕازاندۆتەوە بۆی کە بێن لەو مەراسمە بەشدار بکەن دەخوازم کە هەر چوار پارچە یەکتر بگرێتەوە وڵاتێکی ئازاد بە شادی بە خۆشی ئیشەڵڵا هەموو ساڵێ نەورۆز نوێ بکەینەوە ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک بەکەکە لە سەدەی بیستەمدا لە تونترین سەدەی مێژوودا دامەزرا ئەو زەمینەی کە پەکەکە تێدا دامەزرا زەمینەی دوو جەنگی جیهانی بوو سەردەمی سۆسیالیزمی بنیادنرا و سەردەمی جەنگی سارد بوو لە جیهاندا لەم زەمینەیەدا نکۆڵیکردن لە ڕاستینەی کورد قەدەغەکردنی ئازادیەکان بە تایبەت قەدەغەکردنی ئازادی فکری لە ئارادا بوو لە ڕووی تیۆری و بەرنامە استراتیژ و تاکتیکەوە کاریگەری ڕاستینەی سیستەمی سۆسیالیزمی بنیادنراوی سەدەکە لەسەر ئەم دەرکەوتنە دروست بووە لە ساڵانی 1990ەکاندا بەهۆی ڕوخانی سۆسیالیزمی بنیادنراو بە هۆکاری ناوخۆیی شکاندنی نکۆڵیکردن لە ناسنامە لە وڵات و پێشکەوتنی ئازادی فکری بۆ هۆی ئەوەی کە پەکەکە لە واتای خۆی ببورێت و خۆی زۆر دووبارە بکاتەوە بۆ هۆیشەوە ئەویش وەکو ئەوانی دیکە گەیشتوتە کۆتایی ژیانی خۆی و پێویستی بە هەڵوەشانەوەی هەیە پەیوەندی کورد و تورک لە مێژوودا زیاتر لە 1000 ساڵە تورک و کورد بۆ ئەوەی بەردەوامی بە هەبوونی خۆیان بدەن لە دژی هێزە هەژمونخوازەکان لەسەر پێی خۆیان بمێننەوە هەمیشە بە پێویستیان زانیوە کە بە دڵخوازی و هاوپەیمانی بمێننەوە لە دوو سەدەی کۆتایی مۆدێرنیتەی سەرمایەداری شکاندنی ئەم هاوپەیمانیەی کردوتە ئامانجی خۆی ئەو هێزانەی کە کاریگەریان لەسەرە لەگەڵ بنەما بنچینەیەکانیان خزمەتی ئەم ئامانجیان بە بنەما گرتووە ئەم پرۆسەیە بە پێناسەکردنی یەکڕەنگی کۆماری خێراتر بووە ئەرکی سەرەکی ئەوەیە کە ئەو پەیوەندیە مێژوویە لە ئەمڕۆ شکاوە بە ڕۆحی برایەتی و یەکێتی و پشتگوێنەخستنی متمانە سەر لە نوێ ڕێخستن بکەن پێویستی کۆمەڵگەی دیموکراتیک دەست لێبەرنەدراوانە پەکەکە لە مێژووی کۆماردا درێژترین و بەرفراوانترین تەفگەری سەرهەڵدان و توندوتێژیە لەبەر ئەوەی کە ڕێگای سیاسەتی دیموکراتیک داخرابوو پەکەکە بەهێز بوو پشتگیری بەدەستهێنا دەوڵەت نەتەوە جیاوازەکان فیدراسیۆنەکان خۆبەڕێوەبەری ئیداری ڕێبازە کولتوریەکان بوون بە دەرئەنجامی نەتەوەپەرستیەکی توند
ناتوانن ببنە وەڵامدانەوەی کۆمەڵناسی و کۆمەڵگەی مێژووی. ڕێزگرتن لە ناسنامەکان، ئازادی فکر، بەڕێخستنبوونی کۆمەڵ دیموکراسی، دامەزراندنی کۆمەڵگەی ئابووری و سیاسی هەموو پێکهاتەکان تەنها بە هەبوونی کۆمەڵگە و گۆڕەپانی سیاسی دیموکراتیک بەدی دێت. 100 ساڵی دووەمی کۆمار تەنها کاتێک بە دیموکراسی ڕەنگڕێژ دەبێت دەتوانێت ببێت بە خاوەنی یەکگرتووی و مانەوە و بەردەوامبوویەکی مسۆگەر لە دیموکراسی بتراترێت. هیچ ڕێگەیەکی بەرەوپێشچوون و دامەزراندنی سیستەم نییە و بەدی نایەت. هەماهەنگی دیموکراسی ڕێبازی بنچینەیە. پێویستە زمانی سەردەمی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیش بە گوێرەی ئەم ڕاستیانە پێش بخرێت. ئەم بانگەوازیەی کە بەڕێز دەوڵەت باخچەلی کردی و ئەو ئیرادەیە کە سەرۆک کۆمار نیشانیدا نزیکبوونەوە و پەیوەندی ئەرێنی و پارتەکانی تر ئەم قۆناغەی هێنایە بەرهەم. منیش لەم قۆناغەدا داوای دانانی چەک دەکەم و بەرپرسیارەتی مێژووی ئەم بانگەوازەش دەگرمە ئەستۆ. چۆن هەر کۆمەڵگە و پارتێکی سەردەم هەبوونی بە فشار و زۆرەملێ کۆتایی پێنەهێناوە، ئێوەش بە دڵخوازیەوە کۆنگەرەی خۆتان ئەنجام بدەن و بڕیار بدەن. دەبێت هەموو گروپەکان چەکدا بنێن. پەکە کە هەڵبوەشێتەوە لێرەوە سڵاو بۆ هەمووتان دەنێرم کە بڕواتان بە ژیانی هاوبەش و گوێ لە بانگەوازیەکەم بگرن. 25 شوباتی 2025 عەبدوڵڵا ئۆجەلان. رێبەر ئاپۆ گەلێمەی وڵات پۆلیس ئەگەر ئیرۆ شورش آزادی که های وی قناخه که او قسمازم بیا اگر ایرو که هرگز قالا کردا دیگه هرگز به کردا سربلنده ایرو کرد لهر درش هر کسی میخواسته را افشی به سایه ریبر آپویا اگر ایرو ریبر آپو بیده بشه ریبر آپویش به کردستانه تشتک هین مازم در بشه ریبر آپو پیامی اشتی برس اوتلان بوو بە پێشەنگی دەرفەت و هەلان ئەی شان نەورۆزی قەندیلی جوانی بۆ هەر نەورۆزێک بۆ خۆت سەرسوانی نەورۆزە قەندیلێ نەسەکنینە ئەم ژ مەخموورێ حتا فێدەرێ ام نوروزا ریبراپو جدل و جان پیروز دکین ام دبیجین هن همه بخیر آتین سر چاوا نوروزا و توا پیروز با جشن آزادیا ریبرا پویا جشن آزادیا گلی کرد و رجلاتا ناوینه جبروی که لبنار قندیل لچیای آزاد حتی امرالی ام ریبرا پو سلاف دکن